چاوە دەستێرە شەوێ تاو لە کوڵمەدناکەوێ دڵێ ماچێکم دەیە خاڵ وە خاڵی کەوێ بابەکەم مەعنە مەکەنە ئەو دڵی منە ناسرەوێ دوێنێ سەر لە سەبحینێ گوێم لە دەنگی ماچێ بووە تەقە یاد وەک دەمان چەگرمە یادەرە وەک بڕنەوە لە بەرەو لێوە جوانە شیرینە سپی دەڵی پەڵکیەیە وەمزانی یاری خۆمی نەمزانی دۆستی خەڵکیەیە وەرە وەرە بەر پەنجێرە زبێدا قەت بۆ دۆستێک نەبێ لە توێی کەتان وەختێکی منەکە هاتمە ئێرە ئەم دێە ئەرە کوتم لێرەکەی خودای چێ تێدایە یان مام کەریم قەتم نەدی بوو وەڵا گەهاتم یەکێک بووەکە میرە سەلانی ڕۆڵ ئاوا ماتە بەرچاو پیاوێکی پیاو پیاوێکی قسەزان پیاوێکی ناتیق شاز بەخۆ ئەگە هاتم هەمیشە پڕ بوو میوانی لێ بوو دایمانی ئاو بوو ئەجە دەکەم وەڵا لە پاشان ئاوا هەموو شۆم کرد پێڵاوی غەریبم ئا لە ماڵە کردەوە لە بەیت بێژیدا دەتوانین بۆین مامەقادرێکێک لەو کەسانە بۆ کە بە تەواوی دوانیوێتی لە باشترین بەیت بێژان و بەیتەکان استفادەکە بۆ وێنە من لەگەڵ دۆستێکی زۆر بەڕێز و خۆشەویستم هاتین 13 دانە نمونەی بڵێن لاس و خەزاڵ بەڕەسیمان کرد کە لەباری ئوستورەیەوە و لەباری ساغبوونی نێوەرۆکی بەیتەکەی ئیمامە قادر لە هەمویان باشتر و ئوستورەیتر و نزیک بە واقعیەتتر بوو وەرە لێ لێ وەرە لێ لێ وەرە لێ لێ های دەلای لێ دەلای لێ دەلای لێ دەلای لێ غەزێم شۆڕێەوە ئاوە دەڵێ سەجاران چیژێم ڕاوەزاوەتەوە لە دمجۆیە دەسماڵ پەشمینە کاری شنۆیە کرۆنجە مەخمەرە کاری عەسڵە پیرە کۆیە ماچێوێ نازگە نازارێ ماڵانی من و قڵەزم واتنەوە لای لەگەڵەوەی دە پیرە گەزۆیە ئەوە من تاجب و تاجب دەمامەوە مردی قەبرستانەکان چۆن نیشتیانە دەچۆیە ئەوە کوێر بم کەڵەکیوە کە لەسمای لاغای دەسم کۆ دەک و دەک نمێنم لەگەڵ پەرچخانێ بەدوهۆیە ئەوە نەمۆیە 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 نەمۆی کورمامی خۆیلۆوە ئێمە ئەوڕۆ هەموو پێکەوە دانیشتوین ئێوە شکر هەموو جارێ منداڵن دوای گەورە دەبن دوای لەبەر لەگەڵ هونەر ئاشنا دەبن زۆرتر دەیناسن ئەدەبیات زۆرتر دەناسن هونەری نێو ناوچەی خۆمان و کوردستان و ئێران و ئەوانە زۆرتر دەناسن یەکێک لەو شتانەی کە ئێمە ئفتخاری پێ دەکەین شاگردانی وەکو ئێوە ئەوەیە کە ئوستادانی پێش خۆیان ببینن بیناسن کەم وا هەیە کەم جێگا هەیە ئاوا هەڵکەوێ کە ئێوە ئاشنا بن لەگەڵ ئەو کەسانەی کە لە قەدیمدا کاریان کردووە ئەوڕۆ کە ئێوە لەگەڵ نەفرێک ئاشنا دەبن شخصیتێکە بە نێوی کاقادر معروفە بە قالە غەریب باشە ئەو بەیت توێژە بەیت لە نێو ئەدەبیاتی کوردیدا ئەدەبیاتی شەفاهی کوردیدا داستانهایەکی بڵیندن کە ئەگە منداڵێک جوانێک وەک ئێوە ویستویە فێربێ لە بەیت توێژە کاتۆتە دێهاتێک ویستوی ئەگە فێربێ دێ بەدێ لەگەڵ ڕۆیوە هەتا ئەو بەیتە فێر بووە هەر بەیتێک سەعاتێک توول دەکێشێ جاری وایە نیم سەعات توول دەکێشێ بۆ جێڕانەوەی ئەمە بە گۆرانی دەکوترێ ئێستا ئێوە یەکێک لە ئفتخاراتتان ئەوە دەبێ کە کاقادر غەریب دەبینن کە 100 ساڵی عمرە و 18 دانە بەیتی کوردی لەبەرە 18 بەیتی کوردی کەم نییە یعنی ئێوە ئێستا داستانێکتان پێ بڵێن هانە لە بەریکە سەوادیشتان هەیە دەشتان بنووسن بخێننەوە شاید یەک دانە کتێبچە ئەگەر مەسەلەن لە بەریکەن بۆتان سەخت بێنا
وەلی ئەو هەژدە بەیتی ئاوای لەبەر بوو هەژدە داستانی بڵێندی لەبەر بووە کە قادر خالە غەریبە یەکێک لەو بەیت توێژانی ئێستا دێتە نێوتاندا دەنیشێ لە ئایندەدا افتخار دەکەن کە ئێمە لەگەڵ بەیت توێژ دانیشتوین لە کلاسی موسیقی پێیان معرفی کردوین شاید یەکێک لە ئەهدافی موسیقی ئەوە بێت کە ئێمە ئەو ئەهلی موسیقی قەدیمیانە بناسین ئێستا من داوت دەکەم لە کاک قادر تەشریفی بێ لەگەڵمان دانیشێ بڕێکمان تیکەیەکمان بۆ بخێنێ لەبارەی بەیتەوە باشە؟ کاک قادری ئازماند هەم لە ئامۆزش پەروەرشدا خزمەت دەکا و کار دەکا هەم محەقیقە لەبارەی ئەدەبیاتی شەفاهی خۆمانەوە لەباری بەیت و حەیران و بالۆرە و هەموو حەکایەت و هەموو شتێکەوە مام قادریش کە ئێستا هاتوتە نێومان افتخاری داوە بەیتوێژێکی زۆر زۆر بەتوانایە کە ئێمە ئێستا ئەوەڵ باڵدارێکی بەستە زمان ئیجرا دەکەین دوای بە مام قادر دەڵێن تیکەیەکمان لەو بەیتە بۆ ئیجرا بکە باشە ئێستا ئامادەن زۆر چاک ئەوە سەدایە پیرە پایزێ دێ لە گوێم پایزە ئەوە دەنجێوێ سەری هەڵاڵە و سوێسن و مەندێ ناوەڵا چۆزداوانەکە سەر بەزەنوێریارە ئەوە لە بێنێ پەرچەمیاندا دەنیشتن کوڕە کوڕەی پشدەری ئەرچی دەزوراریان لەگەڵ کوڕە کوڕای دەپیرە جوامێرە ئەوە دەڵێ ماڵ وێران سەری وڵاغێکە خۆت وەرگێڕا ئەو ڕۆکەتایە گوەرەوە یارە بەڕێزان ئەوڕۆ ڕۆژێکی شاد و خۆش کە لە نێوتاندا هێن پێم خۆش بوو شتێکی چکۆلوکەتان ئارسکە مێژ ئەوەیە ئێمە خاوەنی کللتور و کەلەپورێکی یەکجار زۆر دەوڵەمەند و بەنرخین کە بەشی ئەساسی و بەشی سەرەکی ئەو گەورەی فۆلکلۆرە بە وەسیلەی موسیقی هاتووە و ڕایگرتووە ئێمە لە زمانێکی نەچەندان زوودا سەحەبی فۆلکلۆرێکی زۆر بووین کە هەمووی لە ڕێگای زار و لە ڕێگای موسیقا و دەنگەوە هاتوو بە ئێمە گەیشتووە مامە قادر خالە غەریب وەکو یەکێک لەو شەخصە بەنرخ و زۆر زۆر جێگای ڕێز و زۆر زۆر خاوەن ئەرزشەیکە لەو نەسلی پێشووی ئێمە ماوەتەوە ئێستەکانەیە ئێمەیەکی کە ئەو ڕۆکانێ ئەو هونەری دەرک دەکەین چونچینە هونەر کاکڵی بەقیە عیلمەکانی دیکەشە و کەسێکی کە لەگەڵ هونەر پەروەردە بوو گەورە بوو هەتا ئەو خەزێنە و گەنجەی لە وجودیدا دەمێنێتەوە باشتر وایە ئێمە دابنیشین ئەو مێلۆدیانە و ئەو شتە بە ئەرزشانەی لە موسیقی دەوڵەمەندی پێشووی خۆماندا هەیە بیان قۆزینەوە وەریان بگرین کەڵکیان لێوەربگرین تا دیسان نیشانی بدەین کە ئێمە ساحەبی هونەر و فەرهەنگ و کەلتورێکی دەوڵەمەندین لە موسیقی کار بکەن ئەوە هونەرێکە هونەر زۆر ماقۆڵە ڕۆڵە ئەرە وەڵا ئەمن هەر لە منداڵیەوە تالب بە هونەر بووم هەر منداڵ و تالب بە هونەر بوو
والله أمن لا زاد شوف نبوم لقى أول بيت فير بيت تشوف هو البيض أمن لزامن فيربو كيف فيري كده والله هو البيض أمن علي فيري كردم علي كيكا فيربو. خدا أفريكا دعائي شوم يقنا فربو كريم قولمز يعني بيدكوز خلشي دا شاغل بو sen de zor türlü zori piyadesi أري والله وأنا أري والله دعائي شوم دعائي شوم بو عراق أجا شوم بو عراق بيتي خزالة شوري ملا نبي أمن دامناوا لقال قال مرا لسر كاني أو دلمران أو لنوي من دامناوا كقدر من ببيتي خزال صوري ملا نبي وناسم من قتابيكي دبيرستاني بوم بنوار بيتي خزال صوريان كتبوا دوايكا قوربهم تحقيق كله بيت بزكاني كيس بيتي خزانة صوري ملا نبي بيست بلام هيت يعني وقما مقادر سن بو خوي دخلوا تصرفي تذاكر دوا بزوقي خوي لبيزدا أو بيتي واقوريوا خزالك قادماني داستانا كيو بيسلا أحمد خاني ميرسوفي باوكي قادمانا كمان كبيدلان لاس أو اللي باوكي وقادماني تكينا وكريه بدو بيت